بابەتی ئەمڕۆمان باسکردنە لەو ڕاهێنانانەی کە دەتوانین لەگەڵ مناڵی خاوەن پێداویستی تایبەت ئەنجامی بدەین بە جلدرە. ئێمە بە جلدرە ئەتوانین کۆمەڵێک ڕاهێنانی پەروەردەیی و فێرکاری ئەنجام بنین لەگەڵ مناڵەکانمانە و من ئەمڕۆ باسی ئەم ڕاهێنانەتان بۆ وەکەم. سەرەتا جلدرە بەم شێوەیە گەر پەتێ بەیان پەتیژ نەبێ مقەبەیە بێ هەر ئەبێت ئێمە توانین ڕاهێنانی فێربوونی ڕەنگەکان بە مناڵەکە بکەین. بۆ نمونە پێڵێن ڕەنگی سەوزمان بۆ پێوەکە بەو شێوەیە ڕەنگی سەوز هەڵەبژێرێت، یاخود ئەڵێن ڕەنگی شینمان بۆ پێوەکە ڕەنگی شین هەڵەبژێرێت. یەکێک تر لەو ڕاهێنانانەی کاتوانین ئێمە بە جلدرە ئەنجامی بدەین فێرکردنی هاوڕەنگی لە ڕێی ئەم ڕاهێنانەوە. هاوڕەنگی چییە؟ ئەوەیە کە مناڵەکە بێت بەم شێوەیە ڕەنگە سەوزەکان یاخود لێکچووەکان بخاتە تەنیشتی یەکەوە، هەمەیە خاتە تەنیشتی یەکەوە، بە هەمان شێوە ڕەنگی شینیش لە تەنیشتی یەکەوە دانێت. ئەمە پێوترێت هاوڕەنگی کە ئەو ڕەنگە لێکچوانە ئەناسێتەوە مناڵەکە. جلدرە بۆ ماسوولکەکانی دەست سوودێکی زۆری هەیە، چونکە ئەو مناڵە بەم شێوەیە زەخت دەکات، بۆی ئەم جلدرە بکرێتەوە لە هەمان کاتا پێویستی بە تەرکیزەکەی کە زەخت ئەکا و بەم شێوەی لێرا بەریدا، چونکە هەندێک مناڵ هەیە ئەتوانێت بەو ماوەیەکی کەموا لە جلدرەکە بکە، بەڵام ناتوانێت بیتا بە پەتەکەەوە، بۆیە پێویستی بەوە هەیە کە ڕاهێنان بکە. جلدرەش زۆری زۆرە هەیە، سپرینگەکەی زەعیفە هەیە بەقوەترە، ئەوەش بە پێی ماسوولکە و توانای دەستی ئەو مناڵە ئەگۆڕێت بە هیوای سوود.